لەناو مێژووی دێرینەوە لە شەوێکی بەهاریدا و لە ئەشکەوتێکی بچووکی بەردینەوە نیگای ئاسمان پەیوەندی کرد بەم مەڵبەندی زەمینەوە لە مەککەدا خەڵکێدا ما و فلیم سوتا و هەموو هەستان دژی نیگای ئاسمان وەستان بێجینجیاندایە بەرهەتاو کردیان بەقاو ئیتر تەواو نەیانزانی ئەو هەتاوە لە عەرشەوە هەڵکراوە ئەبێ هەتا ژیان ماوە نووری دیار بێ لە هەر چوار قوڕنەی دونیاوە لەو ڕۆژەی کاروانی خۆر بەڕێکەوتن وەکوتی شکڕێیان دەبڕی و نەدەسرەوتن دوای 13 ساڵ لەسەر ئاسۆی مەدینەوە خۆریان هێنا و بەدەرکەوتن کۆچ خەبات و بەرخودان بوو خولیا و ژان بوو مەدینە جێگە ژوان بوو کرایە مێژووی ساڵنامە چونکە خاڵی وەرچەرخان بوو ئەو یارانە دەستەبژێر بوون هەنجێ بوون پاک و دلێر بوون بە هەڵاڵەی گوڵان فێر بوون مرۆڤ بوون بەس بێچوە شێر بوون بە ئیقڕەئی یەکەم وشەی ئەو قورئانە ئابە و دەستە خاوێنانە ماف و ئازادی هێنرا کۆت و پەیوەند شکێنرا بۆ یەکەم جار گەل بە دەستور ئاشنا کرا شۆڕش دژی جەهل کرا ئەسپی عەقڵی تیا تاودرا شارستانێتی ئیسلامی بەرپا کرا مافی ژینگە و ئاژەڵی تیا ڕەچاو کرا جیهانی پێسەرسام کرا گەلان لە جێی یەکتر خواردن بوونە برا بۆ داهێنان بوونە چرا مێژوو دەڵێ موسڵمانان 13 سەدە ڕێزیان هەبوو پێزیان هەبوو بۆ ناحەزی گەل و خاچیان زەبری توند و هێزیان هەبوو دوای جەنجی جیهانی دوای جەنجی یەکی جیهانی کاتێ بە خۆمان مانزانی چاومان خەو زۆری بۆ هانی ئارام ئارام نامانە خەو لەپڕ ڕۆژیان کردین بە شەو کە ناویان ناین پیاوی نەخۆش ئیتر نەما جۆش و خڕۆش دوشمن زەفەری پێبردین وەڕی کردین قڕی کردین بەرامبەر یەک پڕی کردین دوێنێ دەستمان لە دەستی یەک کەچی ئەمڕۆ بەربووینە یەک جەستە بووین کە هەڵڕژاین یەک جەستە بووین کە هەڵڕژاین وەک ئاردین ناودڕک پژاین ئیستیعماری بەریتانی هاتوو ماڵی بۆ بەشکردین چەند گەلێکیان خەنی کرد و چەند گەلێکیان بێبەش کردین ئینجا خەڵکی چەوت و نەزان ڕابرد و پیس و بێویژدان بە کورسی حوکمە هەڵزنان ئەوانەی چوونە سەر کورسی جیرفان گەورە و ورگ برسی لە تاو ڕابواردن و کورسی لە میلەتیان هەر نەپرسی خیانەتیان کرد لەگەلیان چەند کڵاویان کردە سەریان بوو نەژەق نەموت و سندان کەس پیاو نەبوو تەنها ئەوان خۆیان خستە جێی خوای ئەوان ئەو جا هەر کەس لێوی بزوان یان بۆ زیندان بۆ شەلاق و بۆ پێلەقا یان گۆڕستان بە فیشەک و بە مەشنەقا ئابەم جۆرە هەوڵی قازی لە باربرا خۆیشی برا لە چوارچرا لە داردرا بە دەستێکیان بۆ گەل کوشتن دەستێکیش بۆ تەوقە و ئیمزای خۆفرۆشتن یان لە ترسان یان لە برسا خەڵکی فێربوون تێی هەڵبدەن هەر هەڵق و نێو بڵێ مەمنون ئەلوعلووی تایفەی قەل هەر ئاینوت و بژی هوبەل سەرکردەی پاڵەوانی گەل سەرکردەی چی شەخسە پەڕۆ نەخۆشی گولی و سێبەڕۆ نمونەی سەدام و سادات ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کرد دەستخەڕۆ فەڵەستین و کوردستانیان کردە ڕەنجەڕۆ ئامادەبوانی خۆشەویست بە ناوی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بە تایبەتی بۆ ڕێز دکتۆر عیماد گوانی کەوا ئەم شەو تەشریفی هێنا ڕێگایەکی دووری بڕیوەوە ئامادە بووە و بە خێرهاتنی سەرجەم خوشک و برایانەکەین خوای وەرپاداشتی هەموو لای بداتەوە سەرەتا داوا لە کاک ئیسماعیلەکەین و فەرموویە سرودێکمان پێشکەش بکە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم
لو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەندە گەڕێم بەسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆد بە چ داخێکەوە سوتاوە دڵی من طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله شاری مکە دەرچوو خەڵکی مەدینەکە زانیان هەمووی دڵخۆش و شاد بوو طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع پێغەمبەر کە دوورکەوتەوە لە شاری مەکەی پیرۆز لە دوو چاوی ڕەش و جوانی فرمێسک لێی دەباری طلع البدر علينا من ثنيات الوداع وجب
الله. خی گەورە پاداشکار ئیسماعیل بداتەوە. ستاش داوا لە بەڕێز مامۆستا دەکەین دکتۆر عیمادوانی جەنابیان فەرموویتن بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأولين والآخرين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. عزيزان وخوشويستانم ئەتان دوێنم بە چەمکێک کە خوای پەروەردیگار عزیزان و خۆشەویستانی خۆی پێدوێنی پێتان ئەڵێم السلام علیکم ورحمة الله وبركاته. سوپاس بۆ برای بەڕێزم مامۆستا مسلم ڕایەتی خوای گەورە جەزای خێری بداتەوە کە حوسن زەنی پێبووین هەرچەندی هینام و بردم بە مەلایەتی و بە فەقیهاتی خۆی لەوە چەنگا دەرباز بکەم بەس دیار بوو الحاحی کرد. خوا جەزای خێری بداتەوە یا ڕەبی چووکە بە دڵنیاییەوە خەڵکانێکی دیکەی پسپۆر هەن لەو بوارەی کە توانن حەقی بابەتەکەی بە چاچی بدەن. بەڵام وەک قاعدەیەکی ئوسولی هەیە دەڵێن ما لا يدرك كله لا يترك جله. خۆی ئینسان ئەگەر بێت و ئاگاشی لە هەموو شتێکی نەبی دەکرێت لە شتێکی دەربارەی بابەتەکەی بدوێ. لەو هەندە دەقیقانێکە لە خزمەت جەنابتان ئابم دەربارەی کۆچی پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم دەمەوێ لە ڕوانگەیەکی دیکە باسی هیجرەتی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام. ئەمەوێ چیرۆکەکەی بجێڕینەوە چونکە هەرچەندە یعنی زۆر جار خەڵکانێک گلەی ئەوەمان لێ ئەکەن دەرێن مامۆستا ئەنگۆ ئەرێ بەس نییە چی دیکە باسی مردن و نوێژی جەنازە و زەکات و سەرفترە و ئەو بابەتانە ئەکەن وەرن بڕک باسی دنیایان لۆ بکەن. قناعەتم وایە ئەو خیتابە یعنی خۆی ئەو ڕەخنەیە بەشێکە لەو غەزبە فکریەی کە کراینە دانەوێ وا پیشان بدەن بەوەی کەوا مەسئلەی دنیا و قیامەت دوانەیەکی لێک دیکە جیاوازن. ئەوەکەوەی زۆر لە زانایان ئەڵێن ئەو کات ئەزمەی عالەمی ئیسلامی دەستی پێکرد ئەو کاتەی کە عولەمایان لە دەستگای سوڵتانی عالی دەوڵەتی عەلیەی عوسمانی قناعەتیان بەوەی هات کە بابی معاملات بکەنە قانون جیاواز لە بابی عیبادات. کەچی تەماشاکەیت ئێمە لە فقهی ئیسلامیە زانایانمان ئەوەندە وشیار بووینە دینیان بەیەک پاکیز تەماشا کردیە. یعنی لە بۆ تەعلیم تەبویبی بابەتەکانیان کردەوە بابی عیباداتەوە بابی معاملاتەوە ئەوە نیکاح و ئەوە مەثەلەی جینایات و بابەتانەیە. هەرلوێش گەورە زانای ئومەتی ئیسلامی عەبدولوەهاب النەجار محاضەرەیەکی هەیە نەقدی ئەو فکرەیەکە کە دەڵێ ئەو کاتەی کە فکرەی ئیسلامی مەسئلەی عەقیدەی حەسر کرد لە سێ بابەتە لە مەسئلەی ئیلاهیات سەمعیات نبوات ئەو کات دەڵێ ئەزمە لە فکری ئیسلامیا دروست بوو و ئەوەی تەئیدی و فکرەشەکە مفەکرێکی گەورەی ئومەی ئیسلامی هەیە بەناوی ئەبوو زەید مقری الئیدریسی ئەندامی مەکتەبی سیاسی پارت و ئیحسانی مەغریبیە ئەندام پەرلەمانی وانیش بووە. تەمان مفەکرێکی زۆر عەزیمە و کابرایە ماشەڵای لێبی یعنی کمن ئەوانەی لەو سەردەمەی بەقەدەر ئەو کابرای مەوسوعی بن. ئەوەڵێ غەمەکانی ئومەتی ئیسلامی لە ئێستاوە دەستی پێ نەکردوون لە سەردەمانێکی زووە دەستی پێکردوون بناغی دانایە بەڵام بە خلافە بە ڕوخانی خلافەتی ئیسلامی کۆتایی هات. جا بەڕێزانم ئێمە سەراحەتەن یەک لە گەورەترین مشکلەکانی پەروەردەییمان یعنی بە زۆر جار کە دادەنیشین لەگەڵ مامۆستایان ئەو گلەیەمان هەیە. یەک لە گەورەترین مشکلەی پەروەردەییمان لە مەنهەجی پەروەردەییمان غیابی سیڕەی پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام لە پەروەردەکردنی فەقێ لە پەروەردەکردنی حوجرە لە پەروەردەکردنی پرۆگرامی تاچی موسڵمان وەکو موسەقاف. ڕاستی تاکو ئێستا لە ناو ئەمە باسی کوردستانێکەکەین لەکنەمە سیڕە وەکو پێویست ئێحتیمامێکی جددی پێ نەدرایە حەقی خۆشی نەدرایتێ. ئەگەر لە مناسبەیەکی ئاوا باسی بابەتە چکرابی ئەگەر نەدایکان سیڕەی پێغەمبەریان کردیتە خاریتەتە الطەریق و دەلیلی پەروەردەکردنی منداڵەکانیان و نە ناوەندە مەعریفەکانیشمان بای ئەوەندە اهتمامیان بە جانبی مەعریفەداوە. سوپاس بۆ خوای پەروەردگار لەو ئاخیرانە جوودێکی باش هەیە تەسەوڕ بکەن 97 و 98 لە مێژ نییە
لەناو مەکتەبەی کوردی تاکە کتێبێک کە دەستت بکەوت باە لەسەر سیرەی پێغەمبەرت بخوێندبایەوە ژیانی پێغەمبەری مەزنی مامۆستای پارەزانی بوو. پاشەویش مامۆستا عەبدولعەزیزی مامۆستا عەلادین کوڕی عەبدولعەزیز هیکۆی بابی ئەو دکتۆر دلاوەرەی کە وەزیری تەعلیم عالی بوو کتێبەکان چاپ کردەویش هەڵە و شتی زۆر تێدا بوون کەم بوو. يعني اگر بيتو گەنجێک بیویست بە شتێکی لەسەر سیرەی پێغەمبەری بخوێنیت و عەلەیهی سەڵات وەسەلام بە زمانی کوردی کممان دەستەکەوت. تا وەک نەوشەورمان مستەفا لە کتێبەکەی خۆی باسەکات دەڵێ وەخت خۆی ویستم تەفسیرێکی قورئانی بە کوردی بخوێنمەوە گەڕان دەڵێ تەفسیرێکم دەست نەکەوت کە لە کوردیا بە کامڵی نووسرابی دەڵێ لە ئاخیری بڕیارمدا لە عەرەبی فی ظیلالی بخوێنمەوە و لە قەدیمەکانیش لە نوێیەکان فی ظیلالی بخوێنمەوە و لە قەدیمەکانیش تەفسیری جەلالەین بخوێنمەوە. يعني بە معنایەک کە مەدرسەی کوردی هەتاوەکو و ئاخیرانش ئیشکالێکی زۆری هەبووە لە سەرچاوە مەعریفیەکانمان لەو پەروەردەکردنی نەوەکانمان. بەس ئێستا الحەمدولله کۆمەڵە کتێبێکی باشەیە لە باشترینیشیان لە باشترینیان کە یاسر زەعاترە ئەڵێ لە 100 ساڵی ڕابردووە شتێکی ئاوا لە ژیانی پێغەمبەری نەنووسراوە. کتێبەکەی وەضاح خەنفەریە بە ناوی الرەبیع الأول کە کرایتە کوردیش بەهاری یەکەم تەفسیر چاپی کردیە. هیوادارم تەرکیزی بخەنە سەر بەتایبەتی لەبەرەوەی قراءة سیاسیە استراتیجیە في السيرة النبوية خوێندنەوەیەکی نوێیە لە ڕووی استراتیجی و لە ڕووی سیاسیش لە بۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. برای بەڕێزمان شێخ دوورەید المەوسلی شێخ دوورەید طبعا لە قورئانیات ئیشەکە و برایە خوای پەروەردگار موفقی بکات دوێنێ دیار بلوی باس کردم لە فترەیەک تقریبا 20 ساڵێکە بی مسلمان بووە لە مەسیحیەکانی بەرتڵە و ئەوانەیە بەس ماشەڵڵای لێبی خزمەتێکی زۆر باشی ئیسلامەتیەکە. کتێبێکی تقریبا 20 مجلدە لەسەر قورئانیاتی نووسیەوە برا بەڕێز. قسەکەی ڕێک لە قسەی سەلمانی فارسیە چی باسیەوەی کرد گوتی ئێستا خەریکی نووسینی کتابێکی مە لە 3 مجلدە إسقاطات السيرة النبوية على الواقع. كو محاولة بكين سيري بيغمبري عليه الصلاة والسلام بكينا زاد و زەخیرەیەک چرایەک بکەین لەبەر سێبەری واقع لەگەڵی دابنشین. سپاس بۆ خوای پەروەردگار خوا شەڕەفیەوەشی بەمە بەخشیوە کە نزیکەی 4 ساڵە بی بەردەوامین لە دەرسێکی شەوانی سێ شەممە ئێستا لە ساڵی ڕووداوەکانی ساڵی 8 هیجرین و خوێندنەوەکانی ئەو دەرسانەی کە لە بۆ ژیانی ئەو ڕۆمان پێویستمان پێێتی تەطبیقی بکەین سیرە بکەینە دەروازەیەک بۆ ژیانی ڕۆژگاری ئەو ڕۆمان. با زۆر نەچمە ناو بابەتانە پێشەچێک بوو کە دەمویست ئاگادارتان بکەمەوە لەسەر ملاحەزانە دایکانمان خوشکانمان برایانمان کە ئەبێ بەڕێزان بۆ گەڕانەوەی شکۆی ئومەت بۆ گەڕانەوەی عیززەتمان بۆ گەڕانەوە و ناسینی ئیسلامێکی حەقیقی فەهمێکی تەواو لە قورئان و لە سیرەتی پێغەمبەر لە سونەتی پێغەمبەری خوا پێویستمان بە سیرەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم. ئێمە اهتماممان بە قورئاندایە اهتماممان بە سونەتیشدایە بەس اهتماممان بە سیرەت نەدایە چونکە سیرە ئەو سونەی کە لە لای ئێمە مەشهورە تعريف أصولي فقهاء لبو سنة كبريتية ما صدر عن النبي صلى الله عليه وسلم من فعل أو قول أو تقرير نك تعريف أهل حديث بوها تعريف حديث كان ما صدر عن النبي صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو أحكام خلقية أو خلقية أو على هدى أو على سبيل هدى أو استشارة أو ما إلى ذلك. هاتوكاتو أقر بيتو السيري بيغنبري صلى الله عليه وسلم فراوان ترى لسنتك جاري وهي تماشاك أو سنة ممكنة وەکەوەی ئەڵێن بە ڕیوایەتێکی لە سیلسیلەی یاخود لە منهجیەتی ئەهلی حەدیث زۆر جاری وای حەدیث دەرناچێ بەڵام ڕەنگ بی ئەو منهجیەتە تەطبیق نەکرێت لە سیرەی پێغەمبەری صلی الله علیه وسلم. لۆیش ئەکرەم ضیاء العمەری گەورە عالمی عراقی کتێبێکی نووسیە بەناوی السيرة النبوية الصحيحة محاولة لتطبيق قواعد المحدثين على رواية السيرة النبوية. يعني لبروي السيرة بشكل تاريخ دادندري لبر هندي الحديث يعني ذاك التعامل لقى الحديث زور بقوة تربوة جاب الرسالة أجر قرأنا وسر سيرة بيغمبري صلى الله عليه وسلم أتواني بنزكترين نقطة لقرآن تبقي چونك بيغمبر عليه الصلاة والسلام قرآن شيء تطبيقي عملي فعلي كردية لبو دقيق قرآن هردويش آخر لو آخرانا يعني دواي روخاني خلافتي إسلامي دو مشروعي جورة لسر أمتي إسلامي تطبيق كراينا يكمين يعني عهدي كي سنجر
كاحتلال منطقة شرقي أوسط. وطبعا لدواي الروخاني بلوشي سوفيتي يعني جود زمسري روسيا كوتاي هات أمريكا أبو بسيد وسرداري دنياي خوينوي كان بو دنياي أبو يكم شتيان احتلال منطقة شرقي أوسط وخيراتكي مشهورة بعهد كيسنجر فعلا تطبيق يانكر داجير يانكر عراق داجير كراو أفغانستان داجير كراو بلام دواوي كزانيان ناتوان الإسلامي لناو طلابين ندري لدو 2001 بولاوة دواي 11 سبتمبر مشروع چی دیکەیان تقدیم کرد معادی ڕاندی ئەمریکی بەشێکی لە جوودی خۆی تەرخان کرد لە بۆ خوێندنەوە لە بۆ عالەمی ئیسلامی. دوو تەقریری مەشهوریان هەیە، یەکێکیان الئیسلام المەدەنی الدیموقراطی کە الحەمدولله ئەو ساڵە ئەستانە کردبوویە کوردی برای بەڕێزمان کاک بنار قەرەداغی خوا جەزای و کردیتە کوردی کە هیوادارم بیخوێننەوە ولقل بناء شبكات الاعتدال في العالم الإسلامي هي كم خزاني ظالمي خليل زاد نوسيتي أو مشروعية كإستال العالمي الإسلامي التطبيقية كان لو مشروعي بشي أخيري ترخان كرال لو دوشتا يكمين ليدان لحجابي أفرد دومين نشان ليدان لسنة بيغمبري صلى الله تعالى عليه وسلم بتايبتي لفرمودكان بيغمبري خواي صلى الله تعالى عليه وسلم سيركا ولا تيجي أمريكا دەستگایەکی وەکو مؤسسەی ڕان کە شت ئەنووسی لە بۆ مەرکەزی قڕاری ئەمریکی بەشێک لەو بابەتانە تەرخان کرا لە بۆچی لە بۆ لێدان لە سونەتی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم لە کنەوان سونەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە معنان لێدان لە کەسایەتی پێغەمبەر دوورخستنەوەی لە بۆ تەفسیرکردنی قورئان و هەروەها دوورخستنەوەی نەوەی ئێستا لە سیرەت و هەروەها لە سونەتی پێغەمبەری خوا. لۆی بەڕێزانم پێتان سەیر نەبی کە ئێستا خەڵک هەیە لەو هەولێرەی خۆمان دەڵێ ئێمە بڕوامان بە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله هەیە بەڵام بە هیچ شێوەیەکی بڕوامان بە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله نییە. یعنی ئەوە ڕەدی یەکێکە لە بەناو قورئانیا لە بۆ برای بەڕێزمان کاک دکتۆر عوسمان هەڵبجێی کە خۆی باسەکە کابرا ئەڵێ ئێمە بڕوامان بە لا ئیلاهە ئیلا الله هەیە بەڵام بە هیچ شێوەیەکی بڕوامان بە محەممەد ڕەسوڵ الله نییە لەبەرەوەی لە قورئانی نەهاتیە داوامان لێ نەکرایە برین هەردووک شەهادە بە یەکەوە ڕەبەط بکەین. تەسەووڕ بکە لۆی بەڕێزانم تەمەعونکردن و تێڕامان و تێفکرین و حاڵی بوون لە سیرەتی پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم عقلیەتێکی دیکەمانەداتێ لۆ خاترەوەی لەگەڵ ئەحداسەکانە ئێمە هەڵ بکەین. یەک لە گەورەترین موشکیلەکانی عقلی ئیسلامی ئەوەیە عقلێکی جامدمان هەیە گلەییە لە خۆمانەکەی لەبەرەوەی بەردەوام تەماشەی بکە ئەبێت و بەردەوام لە نوێبوونەوە لە ئەبدەیت دابێت چونکە نەسەکانمان بە نەوعێک داڕژراون کە تەفاعول لەگەڵ واقعەکەن تەفاعول لەگەڵ ڕووداوەکانەکەن بەڵام چێ ئەبێ خەڵکێکەبی خوێندنەوەی لە بۆ بکات. جا کۆچ ڕووداوێکە لە ڕووداوەکانی تاریخی ئیسلامی ڕووداوێکە نەکوەکو ڕووداوێکی بەسیط وەک مامۆستا محەممەد ڕاتب نابلسی ئەڵێ کۆچ دەربازبوونە لە دانیشتن و لە ساکینایەتی لە بۆ متەحەریکایەتی و جوولە. کۆچ دەرسی یەکەمی کۆچ کە ئینسان لەی فێرەبی کە لەی حاڵیە بێوەیە بێ مسلمانی دانیشتوو مسلمانی مردوو مسلمانی بێجموجۆڵ مسلمانێک کە ئەڵێ کراوی خۆت بگرە بانەی بە مسلمانێک کەوا تێبگات تەنها دین ئەوەیە کە هاتوو طقوساتی عیبادەتت هەبی لە کایەکانی ژیانی ببێ دەرێ. کۆچ پێچەوانەی ئەو بۆچوونانەیە چکە کۆچ بە معنە هەڵستانە کۆچ بە معنە ڕاپەڕینە کۆچ بە معنە بەرەو گۆڕانکاری بوونە کۆچ بە معنە نوێگەریە کۆچ بە معنە بەرەو لووتکەچوونە. لۆیە بەڕێزانم زانایانمان زۆریان دەربارەی کۆچ نووسیوە لە ژن لە پیاو دەیان و سەدان کتێبی سیرە هەیە کە لە دەربارەی ژیانی پێغەمبەری نووسراون عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بەڕاستی کمن ئەو کتابانەی وەکو کتێبەکەی وەضەح خەنفەرا نووسرابن لە وردیە کە وات لێ ئەکات و لەگەڵ سیرەتی پێغەمبەرا بژی عەلەیهی سەڵات وەسەلام. جا من دەمەوێ هەندێک لەو دەرسانەی کە لە سیرەی وەرەگیرێن باس بکەم کو ئەمە لە ژیانی ڕۆژانەی خۆ تەطبیقی بکەین. یعنی کو لە پەروەردەی منداڵە تەطبیقی بکەین کو لە بەددەعوە و بانگەوازە پەروەردەی بکەین کو محاولە بکەین لە اقتصاد و لە بەڕێوەبردنا تەطبیقی بکەین. ئەمە هەدەفی گەورەی نووسینەوەی ژیانی پێغەمبەریە صلی الله عليه وسلم. شێخ بەڕێزان وەک شێخ سولەیمانی نەدەوی ئەڵێ کتێبێکی هەیە بەنای الرسالة المحەمەدیە 9 محاضەرەنە لە جامعەی دڵهیدایەتی ڕەدە لەسەر
استشراقی ئەو تەبشیری ئەو بابەتانە کە لە جامعەی دلهی قسەیان بە پێغەمبەری گوتینە تەڵ شتێکی زۆر ناوازەیە بەخۆی بە ئوردی نووسرایەت تەرجەمەی عەرەبی کرا بەڕاستی کمن ئەوانە لەو بابەتەی کە شت ئاوا گەورە نووسرابی ئەو باسیەیە کە ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ پێغەمبەرەکانی دیکە چی جیاوازە دەڵێ هیچ پێغەمبەرێک نییە ژیانی بە کامڵی دیاربی هەر پێغەمبەرێکی دینی ڕوویەکی ژیانی باس کرایە حتى حضرتي سيدنا موسى سيدنا عيسى لتوراة ولا إنجيلش تماشي بكر رويش جيانيان ديار بلام سيدنا رسول الله صلى الله عليه وسلم فرميتي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة أسوة دقا قدوي فرقي هي فرمي أبي أسوة همو روكاني جياني ديار بل لشوي جان بيوست بي برو لدرجي بدا أتواني بدستي بيني وكو بيغمبري باو لوي براي برزمان ما مستشيخ عبد الوهاب الطريطري طريري خوا تمني دريج بكا سعودية طبعا مهاجرة فقيرة لتركيا كتابي هي بناوي السيرة النبوية كأنك تعيش معاه دو مجلدة فرسان مؤسسة فرسان كرديتي بس برو بيخوينوا لا تسروشي طبعا تبيوستد ببيغمبري عليه الصلاة والسلام لا پەروەردە کردنی منداڵ لە پەروەردە کردنی جی لە بواری تیجارەت لە ماڵ لە سەید و سەردارایەتی لە شوانایەتی لە گچکایەتی لە پیری لە جحێری لە باپیرایەتی بەنەوعەکی ژیانی پێغەمبەری نووسرایە کم کەس هەیە ئاوا ژیانی تۆمار کرابی حتا ترمذی لە شەمائیلیا باسی ڕیشی پیرۆزیەکە چەند تاڵەموو لە ڕدێنەکەی سپی هەڵگەڕاو چێ ژیانی ئاوان نووسراوتەوە لوی بەڕێزان شت زۆرە ممکنە گەردا بنیشین وەکەوەی ئەڵێم من دەڵێم 4 ساڵ ئەمە خەریکین شەوانە 45 دقیقە قسەکەین لەسەر سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێشتاش ممکنە 3 ساڵی دیکەشی بووێ کە هاتوو لە خزمەت پێغەمبەری دابی عەلەیهی سەڵات وسەلام تەواو نابی لوێ هەندێک دەرس هەنە دەرسی زۆر مهمن لە سیرەی پێغەمبەری خوا یەکەم دەرس لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم دەرس لەو دەرسانەی کە لەو ئەوڕۆ پێویستمان پێ هەیە كأبي لبيري نكين الجمع بين الأخذ بالأسباب والاعتماد على الله بري زانان قاعدة شان هي دلين بيشي تصي أصحابي فيه خدا ياسايشي لقردونا هبوا أوي شوي هركاتك بيغمبراني هركاتك ديني لها رشد أبوبي بمعنى أوي عالم بأدبي كردي بەرامبەر خوا دژی پەیامەکەی وەستابنەوە پێغەمبەران دوعایان کردبی خوای پەروەردیگار بە مباشری ئەو قەومەی لەناو بردیە ئەو قەومەی لەناو بردیە بەسە فەرمون لەگەڵ حادیسەی لە دوای حادیسەی ئەصحابی فیلە کە پێغەمبەر لە دایکەبی ئەو سونەنە کەونیە دەگۆڕێ خوای پەروەردیگار یاسایەکی دیکە دینی تەبوون ئین تەنصروا الله یەنصورکم ئەو جارێ خوای پەروەردیگار دەیەوێ ئەتوو کاراکتەرێکی گرنگ بی أخذي بأسبابت هبي ودبي لقل قاعدة كونية بجولي هتاوكو وجودت هبي لو يتماشي بك لشر بدرة بتني ملائكة ناين شر بكان لقل صحابة كان بيغمبري إخوة شاردل الصحابة شهيدة بن ملائكة بجدار لشرك لشر وحودة بجدار ملائكة لشر خندقة بجدار ملائكة بلان بچه بقيادة بيغمبري إخوة صلى الله تعالى عليه وسلم لو ئەو قاعدەیە لە هیجرەتی پێغەمبەری خوا بەزەقی وە دیارەکەوی لۆ خوای پەروەردیگار بڕاقی لۆ پێغەمبەری نەیناوە وەکو ئیسرا و میعراج پێغەمبەری هەر بگری لە مەکەی بیهینی لە مەدینەی دابنێ 8 شەو 8 ڕۆژە ئەو کابرایە بەخۆی و بە ڕەفیقی غاری لەو پەڕی ترسی و مەترسیەوە مکافەیەک هەیە 100 حوشتری کە وەکو 10 ملیۆن دۆلاری ئێستا زیاترە دەیانەوێ بیگرن دەیانەوێ بیکوژن ئیتیفاقێک هەیە بە نەوعێک كويستا لغزية تحالفك هي بكافر وبمسلمان ومشاركا لو خاطري ويوفي أي لنا وببن جماعتك لنا وهمو طائفة قريشية طبعا بخو قريش دوازده بربابن دوازده طائفة دوازده بطن جقل قريشية أحباش بوينا أحباش جماعتك بوينا غير قريشة بوينا يعني هاولاتي درجة دو بوينا تقريبا أوانا باشي زورينا بوينا لمكي أوانيش اتفاقيان هي لسرشي بتسن بيكەوە گەنجێکی بنێرن پێغەمبەری بکوژن عەلەیهی سەڵات وەسەلام هەتاوەکو خوینەکەی بزر ببی تەسەوور بکە اتفاق هەیە خوای پەروەردیگار جەلە جەلاله چی ئەفەرمی ئەفەرمی وەئیذ یەمکuru بک الذین کەفەروا لیوثبتوکە ئەو یەقتولوکە ئەو یخرجوک سێ پیلانیان هەبووینە
یەکەم پلان خوتەکە ئەوە بووە لیوثبیتوک ئەوەیە بتگرن لێ بتهێڵنەوە دەست بەسەرت بکەن ئەو یەقتولوک یانە شەهیدت بکەن و بتکوژن ئەو یوخریجوک یانەوە دەرێت بنێن بەڵام وەیەمکوڕونە وەیەمکوڕ الله والله خير الماكرين خواهی پەروەردیگار جل جلاله پێغەمبەری حەسمەکە بەوەی کەوا ئێمە موداخەلەمان هەیە بە هەر چەندی پیلانیان نەبی بەڵام تەکبیری خواهی پەروەردیگار لە پیلانەکانی ئەوان گەورەترە لێ تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی پێویستە لە بۆ ئەو سەفەرەی جێبەجێ کردێ یەکەم بەیعی عەقەبەی یەکەم و دووەمی کردیە دوو جارە هیجرەت کرایە لە بۆ حەبەشەی تەکبیر کرایە بزانن چ شوێنێکی حتا کە ئەفەرمیە من کە پێم گوترا تو کۆچەکەی لۆ شوێنێکی کە لە بەینی دوو چیایە ئەوەشی لێ چی پێ دەرێن دارخورمای لێ دەرێ گومانی من وابوو کە یانە لە بۆ یەمامەیە یانە لە بۆ منطقەی ئیحسایە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم کە منطقەی فەدەکەوانێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم پێشتر ئامادە چی ئامادەیەکی یەکجار باشی کردیە حتا حەزرەتی ئەبوبەکر سیدیق کاتێک کە دەیەوێ هیجرەت بکا فەرمێت و هیجرەت مەکە تاوەکو ئیزن دەدرێت دەیەوێ بیکاتە ڕەفیق کەواتە ئەی موسڵمان لێرە پێتەڵێ ئەی موسڵمان ئەگەر لەو پێغەمبەری قانون تێک نەچن کە دەبی هەوڵ بدا دەبی کار بکە دەبی تێبگا دەبی پیلان دابنێ دەبی استراتیجیەت هەبی دەبی خوێندنەوەی لە بۆ ئەحداسابی دەبی حەزمی دوژمنی خۆ بزانی حەزمی دوژمنی چەندە مادام لو پێغەمبەری عليه الصلاة والسلام ئەوە نەچیتە سەرێ خوای پەروەردیگار مباشر مداخلە بکە لۆ من و توش ئەوە ناچتە سەرێ کەواتە ئەتوش کە کوڕی ئەو زەمانەی لەسەرت پێویستە هەوڵ بدەی تێبکەی تێبکۆشی ماندی ببی وارووا پیلانت هەبی پلانت هەبی خوتەت هەبی دەبی محاولە بکەی هەر ئیشێکی کە لە پێشت بوو ئیشی بەسیتیش بی دەبی ئەتوو خوێندنەوەیەکی دەقیق و عەمیق لۆ ویشی بکە ئەمە لەبەر چ نەمانتوانی جێی خۆمان لەناو ئومەتی ئیسلامیە پێقەیم بکەین لۆ ئیسلامیەکان ئێستا لە ئومەتی ئیسلامی کەمینە و غەریبن لەبەر چ ێ باشە کابرای نوێژاکە کابرای ڕۆژاگری کابرای سوزدە لۆ خوای پەروەردیگارە با جەل جەلالوه لۆ نایێ موسڵمانێکی حەڕەچی نییە لۆ موسڵمانێک نییە غەمی دەعوەی نییە غەمی هیدایەتی عالەمی نییە لەبەر چی لەبەر بەڕاستی لە قانونی کەونیە تێنەگەیشتو فەرقمان لە مابەینی سنەتی ئەڵڵاهی سنەتی ڕەبانی لە کەوناس لەگە سنەتی بەشەریان نەکردیە برایانم قانونێک هەیە تەحەکوم دە هەموو دنیای ئەکا ئەویش ئەوەیە ئەگەر ئیش نەکەی نان ناخۆی مندارێکی یەزیدی مندارێکی مەسیحی دەگەر مندارە موسڵمانەکی لە مەکتەبێ بن ئەوەی ئەخوینی ئەو سەرەکەوی قانونە وەڵام شەو نوێژاکەم وەڵام سوزدەیە بەم وەڵام زکریەکەم ناشخوینم دەبی ناچی حیزبم شتواتە لە گۆڕێ نییە ئەوە دەرسی یەکەمی هیجرەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ناکرێت و هەموو شتەکان دەیدەی بە تەمای خوای گەورە ڕاستە بە تەمای خوای پەروەردیگار بەڵام خوا داوات لێەکە ئەبێ خۆت ئامادە بکەیت وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله خوای پەروەردیگارە فەرمی ئین تەنصوروا الله ينصركم ئەگەر ئێوە یارمەتی خوددا بدەن جل جلاله یارمەتی دینی خوا بدەن کار ادعوا الى سبيل ربك بلغ بپیغمبر فرمی صلی الله علیه وسلم راگین یا ایها المزمل یا ایها المدثر قم فانذر بپیغمبر فرمی علیه الصلاة والسلام خیر خلق الله کواتا نابێ مسلمانێکی ساکین بێ نابێ مسلمان والله گۆرانی بێژێکی ئەو وڵاتەی ژنە لە تەلەڤیزۆنیان چاو پێکەوتن دەگە کرد لێیان پرسی گوتیان بە تەمانی واز لە گۆرانیا بینی وتی نا هەتا هەزاری وچی خۆ دروست نەکەم هەزار دوێنێ بەسێ هۆزات تەمەنە ئەو ئافرەتەی کەوە لە پارتی کرێکارانە قیادەی سووتاندنی چەکەکانی کرد لە کەناڵ هەشتا چاو پێکەوتنێکی لەگەڵ کرابوو دوێنێ ئەزانی چی دەڵێ ئەڵێ ئەمەمان قبوڵ نییە گەریلاکانمان بچنەوە لە ماڵێ دابنیشن هەر یەکێک لە جێ خۆ دابنیش و بیستەکە دایک و باوچێ خۆ خەریکی ژیانی خۆی بی شتوا لە گۆڕەنە دەبی قانونەک دەربچی ئەمە جارەکی دیکە لە بۆ فکرەی کە هیتمانە بێ کار بکەین و ئیش بکەین و تێبکۆشین و جارەکی دیکە بە شێوازێکی دموکراتی بینەوە مەیدانی درێژە بە خەباتمان بدەین ئیتخوا خوشکانی بەڕێزم برانی بەڕێزم چی هەیە لێوە بە منیشی دەگەردابی غەمی هیدایەتی خەڵکێکمان بووی دویتمان کاکە فران کەسەی بێدینە نوێژانە کە باوشۆ بچین سەرەکی لێ بدەین باسی دینی خوای پەروەردیگاری لەوە بکەین والله برایەکمان
لەو هەولێرەی ئافرەتێکی مەسیحی نابوو مسلمان بوو، خوای گەورە هیدایەتی دابوو، وتارێکی دابوو لە هەندێک برایە گوتبووی لە ڕۆژا قیامەتی خوای پەروەردیگار جەل جەلال و محاسبەتانەکە بە نەوعێکی کە لەژێر محاسبەی دەرناچێت. بڕی خەڵک پێویستی بەدەستی میهرەبانی ئێوە هەیە. برایەکی دیکەم میوان بوو ئیمام خەتیبە لە تشیلی، خەڵکی ئوردونە، تیمامەسە بەخوا لەو فی لە تشیلیە 3500 نەفەر مسلمان، کەس نییە باسی ئیسلامەتی لە عالەمی بکە. دەیەوە هەموو وەسیلەمان لەبەردەستداینە برایان، ئەو هەموو وەسیلەی پەروەردەییمان لەبەردەستداینە، لۆی ئەخذ بە ئەسباب ئەبێ محاولە بکەینە تاوەکو دەبینە بەشەک، دەبێ محاولە بکەین جوهدمان هەبی، هەوڵمان هەبی و پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم. دووەمینیان لە ژیانە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشاکەی پێغەمبەرە، خۆ خوای پەروەردیگار لەگەڵیدایە، بەڵام پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بێ ڕەفیق دەرناچی لە بۆ کارێکی ئاواگری. پێمان ئەڵێ لە ژیانە ئاگاتان لێبی هەڵبژاردنی ڕەفیق تەئسیراتی لەسەر ئینسانیە بێ. ڕەفیقی ژیان هەر لەو گەنجانەی کە دەیانەوێت چکت چوکۆڕ شوو بکەن و عایلەی پێک بینن دەبی محاولە بکەن هاوبەش و هاوسەری ژیانیان نەوعێکی وا بن یارمەتیدەری یەکدیکە بن لە بۆ خەیر، و هەم لە ژیانشت دەبی محاولە بکەی. چونکە ئەڵێ حەسەنی بەسری دەیفەرموو لە ژیانتانە برادەری زۆر چاک پەیدا بکەن، لەبەرەوەی لە ڕۆژا قیامەت یەک لەوانەی کە شەفاعەت ئەکەن لە بۆ یەکدیکەیە برادەری چاکە. حتا فەرمی لە ڕۆژا قیامەتێ ئەوانەی کە دەچنە جەهەنەمێ تەماشاکەن براکەیان لە برادەرەکەیان لە جەهەنەمێ ئەچنە بەهەشتێ، داوا لە خوای پەروەردیگارەکەن خوایە فەرحەتمان تەواو نابێگەوە نێتە دەرێ. لۆیە بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لە باشترین سەحابەکانی ئەکاتە هاوڕێی. خوای پەروەردیگار لە قورئانە مەدحیانەکە إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. أو آية دبيت دروش متى رجع قيامته مدحدون فراءك بتني مدح بيغمبريناك عليه الصلاة والسلام وكوي هجرتي بيغمبري بيمان بلي للدنيا آقاتا للرفيقي بي خشي بالرزم أقدار بأفراد أقر بيتو أخرابو بەخوای تەسیرت لێ کاگەر بێت و ئافرەتە ئیمان داریش بی لە بن پەڕێ هەوریش بی نابی پێی باوەڕ بکەی بێ محاولە بکەی ئەتوو بە نەوعەکی خۆت ئامادە بکەی تەسیرت بەسەرەویدا هەبی. لێ بەڕاستی هەڵبژاردننی ڕەفیق لە ژیانە لەو دەرسانەی کە لە هیجرەت وەریەگرین ئەبێ ئەوڕۆ تەرکیزی بخەینە سەرت، چونکە وەڵڵاهی ئەمن لە ژیانی مەلایەتیە زۆربەی و گەنجانەی کە دەمانهێنەکنێ، یعنی کە ئەگەر بێت و کابرا بەرەو چاک چوو بیانە بەرەو خراپ چوو بی تەماشەمان کردیە ڕەفیق تەئسیراتێکی مباشری بەسەر ئینسانیدا هەبوو. وڵای گەنجمان هەبووە فەقیری گوتیتی مامۆستا یەک لە دوعاکانمەوە بکە دوعام لە برادەری خۆ کردە خوای پەروەردیگار لەسەر هیدایەت بەردەوامی بکە. لێ بەڕاستی ئەبێ محاولە بکەین هەڵس و کەوتمان و هەروەها ژیانمان لەگەڵ ئینسانی چاک و ئینسانی باش ببینە سەرێ. سێم دەرس لا مكان لليأس في الإسلام. پیغمبر خوا صلى الله عليه وسلم لهجرتا فيرمانكا بوي اگر بيتو لو پر حالتي ضعيفي شابين نابي به واببي وەک مەدهۆشی شاعیر شعرێکی جوانی هەیە دەڵێ ئەوەندەی دەردی دەورانم دیوە ئەوەندەش خۆشیم بۆ خۆم دزیوە گەردوون زۆر دەوری بەسەرما داوە هەرگیز بێزاریم پیشان نەداوە ئەم ژیانەی خۆم بەژین زانیوە شیرینیم لە ناو تاڵی مژیوە. ئەبێ لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری هیوا ببین تەماشاکەی پێغەمبەری خوا لەوێ دەرەچی لە شاری خۆی وەدەرەندرێ حتى حەزرەتی ئەبوبەکر سیدیق فەرمی قەسەم بەخوا بە پێغەمبەرمە فەرمووی یا رەسوول الله خوا شاهید ئەگەر بێت یەکێکیان سەری خۆی نەوی بکات دەمان بینن ئیتر کۆتایی دێ ئەفەرمی ما ظنك باثنين الله ثالثهما چی اعتمادێکە لەسەر خوا جل جلاله. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ڕێگایەیە خەریکی دەعوەکردن و بانگەوازکردنە بڕۆ چیرۆکی دایکی مەعبەدی بخوێننەوە بزان چی پێڵێ چەند جوانی فەرمووە مامۆستای شاعیر مامۆستا عاجز سید عاجز کە فەرمێ و مەڕەی دایکی مەعبەدی کە پێشان شیریان لێ نەدی هەردەستی دایێ ئەحمەدی بوو بە ڕووباری جاری من بڕۆن تەماشە بکەن چ وەسفەشی پێغەمبەریەکەن حتا ئەوانەی کە لە سیرەی پێغەمبەریان نووسی عەلەیهی السەڵات وەسەلام قسەی ئەو پیرەژنە ئەعرابیەیان کردیتە وەصف لە بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەوەندە بە جوانی باسەکە ئەوەندە بە عەزیمی باسەکە تەماشاکەی وەڵڵاهی هیچ دایکێک ناتوانێ ئەوە وەصفی کۆرپەکەی خۆی بکە ئەوەندە وەصفی جوانی خۆشەویستەکەی خۆی بکە ئەوەندە عەجیبە وەصفەکانی باس ناکرێن. بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێهیوا نابی خەریکی دەعوەیە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بڕۆن تەماشای قسەی سوراقە بکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەطرودە و دەرێنرا لە شارەکەی خۆی بە سوراقەیە دەڵێ
هیوادارم بەوەی کەوا ڕۆژێک دابێت تاج و بازنە و هەروەها کڵاوەکەی کیسرات لەسەری بنێت چی هیوایەکە لۆی عەزیزانم ئێمە لە سەردەمێکین ئەگەر لە سەردەمی غەریبی شابین چکە جاران لەناو کۆمەڵگایکە پیاوێکی خراپ بووە دەیانگۆ فران کەسە نوێژ نەکەرە بەڵام مەلعانە عەکس بووی تۆ دەرێن کوڕێ فران کەسێکیتە نوێژە سبەینە فران کەسە ڕیشەیە سیواچی بەکاردینی ها عەکس بووی تۆ بابەتەکە دوێنە و پێرێ گوناهکردن عیب بوو ئەوڕۆ عیبادەتکردن غەریبیە فران چیژێ فران کەسی نیقابە تەماشای چەند غەریبی و غوربەتە بەڵام نابی دەستەوەستان بوەستی لۆ لەبەرەوەی تو پەیامی حەقت لەگەڵە کەمی و زۆری شەرعیەت ناداتە تو بوونی حەق شەرعیەتە داتە تو ئەوەی کاتوو لەسەر ڕێبازی پێغەمبەرانی عەلەیهیمو الصەلاة وەسەلام لۆیە خوا جەلە جەلالو کە باسی ئەکتەریەتێکا لە قورئانێ بە زۆری بەزەم هاتێ باسی ئەکتەریەت لۆ لەبەرەوەی بەعەغلب وابوو عەقلیەتی زۆری نەعەقلیەتێکی مێگەلیە قیادەیەک هەیە دەیبا بەرەو ئەو شوێنەی کەوا حەزی لێیەتی لۆیە بەڕێزانم وەکو پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە ژیانە ئینسانی گەشبین بن متفائیل بن ئینسانی وا بن هیوا بەردەوام بالێتان بباری لۆیە عولەما فەرمون البەلاء موکول بالمنطق حتى دەفەرمی لە قسەیە قەت وەمەرێ وەڵڵاهی کاکە وەڵڵاهی وەزعەکە زۆر خراپە بەو خوای زۆر بێدینیە وەڵڵا سبحان الله دقەتمدایە حديث پیغمبری صلی الله تعالی وسلم پیغمبر فرمی هر کس چی بره همو خلق به هلاک شو بخوی لخرا زیاتر به هلاک شو لو نایه یأز بلاو بکیتو نایه بردان توشت جوانه کام ببینه وەکو سیدنا عیسای بەکە بکن کە لەشە چیدا تێپەڕین بەلای حەواریە گوتیان ماشەڵڵا بۆ چەند ناخۆشی گوتی کەلاکەی چەند ناشینە فەرمی ماشەڵڵا لە جوانی و سپی ددانەکانی بە ئاوا بین گەشبین بین هیوا بەخش بین یعنی ئێستا مەثەلەن ئێستا ئێمە لێرەین دانیشتوین ڕەنگ بێ کابرا بڵێ باشە لۆ تەماشاکەی کاتی کە گۆرانی بێژێک دەچێتە شوێنێکی ئەو هەموو خەڵکە بە پیری وا دەچی تەبیعەتی بەشەری وایە عەزیزانم ستا لە هەر شوێنێکی زۆر نابگەڕێ بڕۆ تەماشەیەکە با ساحیب بووک هەر لەوێ نەبی 50 ساحیبی لێ پەیدا بن بەڵام با دوو نەفەر بێن پارەی تازیەی لە بۆ بدەن لەوە تەبیعەتی بەشەریە لۆیە عەزیزانم ئیش لەسەر نوخبە بکرێ ئەوانەی کە نوخبەن ئەبێ واتێ بگەیەندرێن بەردەوام ئینسانی هیوا بەخش بن لە ژن و لە پیاوە خاڵێکی دیکە کە خاڵی پێش کۆتاییە بەڕاستی ئەوەی کە گرنگ و مهمە التضحیة من أجل المبادئ لە سیرەی پێغەمبەری خوا فێرە بین هیچ منهەجێک هیچ بەرنامەیەک بەبێ قوربانیدان ناگاتە ڕێ هیچ کاروانێک ناگاتە مەنزڵ ئەگەر بێت و قوربانی لە پێناو نەدرێ بڕۆ تەماشای تەصحیەی پێغەمبەر و یارانی بکە عليه الصلاة والسلام أبو بكر فرمي رضا ورحمتي خواهي پروردگار اللي بك رفيقي غار أبو بكر وما أدراك ما أبو بكر فرمون تاك الصحابية كهمو جاري لاستراتيجية بيغمبري ببي وقوة حالي دبو فرمي لا رجال روشت بين كان لبيشي دروي بس بين كان لباشي دروي بين كان لتنشتي وبين كان لتنشتي فرمي يا أبو بكر تشيت يا رسول الله روحهم جانم با قربانی جانت بی یا رسول الله صلی الله علیه وسلم مگر شتێکی شاد با پێشی من با مەرجی من بەڕای مەرجی تو بکەوی چ قوربانی دانێکە لە پێناو چی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیتوانی پەشێمان ببیتەوە لێ ببیتە گەورەی قوڕەیشیە بەڵام ئەو ستراتیجیەتەی کە بە گەورە پیاوانی قوڕەیشی ڕاگەیان والله يا عمي لو وضعوا الشمس أها في يميني والقمر في شمالي اگر يعني چی يعني اگر بمكن مليك همو دنيا بمكن اقليم جيل لو سري دنيا عايدين بدز برداري او بانغوازي ببم بانغوازكا بدز برداري نام سياستا تماشاكي 2 مليار نفر لو سري دنيا برو كتابك يا بناي وجاء رجل من اقصى المدينه باس لجياني داعيه المانيا كابرايه سوربيستي الماني لو سري ده بەیەک دەنجی هاوارەکە لەو سەری دنیاە بەخوا برادێک باسی نیوزلەندای لۆ کردم کە جەزیرەیە دەبی لە بەحرەی لۆ بچی تی 6500 نەفەر بووین لە پایتەختی وێ نوێژی جێژنەمان کردو مە چییە ئەوە نەتیجێ و قوربانیدانەیە نەتیجێ و غەریب و غوربەتەیە کە ئەو هەموو یارانە و سەحابانە ئەیان بینی لە کاتێکە مامی علی باسی پێغەمبەرێکە عەلەیهی الصەلاة وەسەلام لە جەنگی بەدرە فەرمی لە بەیانی جومعەیە هێشتا شەڕ دەست پێ نەکرابوو لە شەوێ تەماشەم کرد پێغەمبەر خەوی نەچوویتە چاوە خەریکی دوعاکردنەیە ئەفەرمی هێشتا شەڕ خەریک بوو دەستی پێ کرد چوومەوە گەڕامەوە کنی سەیرەکەم سەری لە سوزدەیە دەیفەرموو یا ڕەب
فەرمی بەخوا چووم بەسەر هەموو جێشی داگەڕام دیسان هاتم تەماشاکەم هەر سەری لە سوزدەیە ئەپاڕێتەوە لە خوای پەروەردیگار جەلە جەلالوهو یا ڕەب یا ڕەب یا ڕەب فەرمێ جارێکی دیکە چووم جەولەیەکی دیکەم لێدا هاتمە و جارە فەرمی سەری هەڵبڕی فەرمووی یا عەلی موژدەت لێبی خوای پەروەردیگار موژدەی سەرکەوتنی ناردووە لەوە هەموو غەریبی و غوربەتەیە سەیرکە 13 جار محاولەی اغتیالی کرایە 13 جار محاولەی کوشتن و شەهیدکردنی کرایە بڕۆن تەماشای چیرۆکی حەمزەی بخوێننەوە فەرمی ئەو کاتێک کە جەنازەیان هینانەوە هەر یەکێک دەگریا لۆ نەفەرێکی دەیفەرموو ئەمما حەمزە فەلا بەواکیە لەها بەڵام ئەوڕۆ کەس نییە لە بۆ هەمزەی بگریێ فەرمێژ خەبەر گەیشتە ژنە ئەنسارە وتیان یا ڕەسوڵ الله ژنا خڕکەینەوە هەموومان لە بۆی بگرێن و شینەی لە بۆ بجێڕین چ غوربەتێکە لێ بەڕێزانم وامەزانن ئەو نورەی ئەوڕۆکە لەبەری دانیشتوون بە ئاسانی هاتووە بەخوا بە هەوڵ و ماندووبوون و جوودی هەزارەها لاو و زانا و دانا هاتووە وامەزانن بە قووەتی خۆمان گەیشتوینەتێ بەخوا و هیدایەتە ئەوڕۆکە ئەمن و لە ژێری دانیشتوین پێغەمبەر گریاوە لەو ئەبوو تاڵیبی مامی بەنسیبی نەبووە حەزرەتی نوح لەبەر خوای پاڕاوەتەوە خوای اعترازی لێگرتووە لەسەرەوەی ئینەهو لەیسە من ئەهلیک داواکە خوا وە کوڕێ منە با بە هیلاک نەچی تازە قەدەری خوای پەروەردیگار وایە کوڕی تۆ نییە ئیتر بەمەعنا ئەوەی لە ڕابێتەی عەقیدە ڕابێتەی لەگەڵە تو جیاواز لێ بەڕێزانم ئەو تەصحیح کە پێغەمبەری خوای دایتی عەلەیهی سەڵات وسەلام لە ئەو ڕۆبووە تاوەکو من و تو لە بانجی تەوحیدە لێرە دابنشین سیر کە دەگەر بێت من و تو لە دایکێکی موسڵمان لە عایلەیەکی موسڵمان لە دایکی نەبووینایە دەبی ئێستا چی باین با وەزعمان کوو بووایە ئەو خوایەمان نەناسیبایە نوێژمان نەکردبان زکرمان نەبوویایە ئەو ڕاز و نیازەی کەوا لە شەوی تاریکا لەگەڵ مەولای خۆتەکەیت لە کاتی هەبوونی غەمە لە کاتی هەبوونی دەرد و بەڵایە هەمووی بەرەکەتی ئەو تەصحیحەیە کە پێغەمبەری خوا دایەتی عەلەیهی سەڵات وسەلام لێ بە وەفا بن لەگەڵی عەزیزانم کۆتاییەکەی بەوەی دینم لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک شت و نوقتەی زۆر گرنگ هەیە ئەویش ئارامگرتن بۆ گەیشتن بە نەتیجە پەلە نەکردن ڕێزانم یەک لە گەورەترین مشکلەکانی ئێمە وەکو موسڵمان ئەوەیە بەردەوام خۆمان لەگەڵ خەڵکێکی دیکە یعنی مقارنە ئەکەین لۆ ناگەینە نەتیجە ئەوە نەتیجە عایدی من و تو نییە زۆربەی زۆری سەحابەکانی پێغەمبەری خوای نەیان بینی ئیسلام بگەتە ئەو سەر و ئەو سەری دنیا بڕ چێ دیتی برانم خۆ حەمزەی فەقیر خوای پەروەردیگار لەگەڵ ئەومان حەشر بکات لەگەڵ ئەو 72 سەحابە بەڕێزەی مصعب ئەو گەنجە بەڕێزەی کە دایکی بەجێشت بوو خۆشەویستی داچێ بوو طەبعاً نازاندرایی داچێ بوو یعنی فەقیرێک خۆ پێی نەکرا جارەکە دیکە بگەڕێتەوە مەکەی ببینی کە گەورە پیاوانی قوڕەیش هەموویان زەلیل دەبن و کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بیلالێک لەسەر بانجی بەیدی بانجی تەوحید بەگوێ بە شەریعەتەدا نەیان بینی لۆیە پێویستمان بەڕاستی بە ئارامگرتنە بە سەبرگرتنە ئەم کاروانە پێویستی بە سەبری پێغەمبەرانە بە تەصحیحی پێغەمبەرانە پەلەی ناوێ لەسەرەت و نییە خەڵک هیدایەت بدریان هیدایەت گرنگەوێت و پەیام بگەینی لۆی لە ڕۆژە قیامەتێ پێغەمبەر دێن فەری پێغەمبەر یەک نەفەریشی دەگەدانیە یەک نەفەریش ئیمانی پێ نەینایە پێغەمبەرێکی وەکو سەیدنا نوح عەلا نەبینا عەلەیهی سەڵات وسەلام وەکو واردە 950 ساڵ کاری پێغەمبەرایەتی دێ 80 نەفەر ئیمانی پێهینایە مهم نییە بەس گرنگ لێرەوەیە تو سبەینە چ توێ لۆ خزمەت خوای سبەینە چت کردیە وەرە دامان ناگەر هەو شۆکە بمری چ توێ چەند نەفەر لەسەر دەستی تو هیدایەتیان وەرگرتیان چەند ماندووبوون و تەصحیحەتدا لە پێناو کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله صلی الله تعالی عەلەیهی وسەلەم لۆی عەزیزانم زۆرن ئەو دەرسانەی کە لە هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێریە بین بەڵام ئەوانەیان گرنگترینن بە تایبەتی تەصحیحەدان لە پێناو مەبدا و هەروە ئەخذی بە ئەسباب و هەروەها ئارامگرتن و لە هەمان کاتشدا بێهیوانە بوون بەڕاستی ئەوانە ئەگەر بێت و وامان ئەو سەبەبانەمان لە ژیانی خۆمان جێبەجێکردن بەخوا جارێکی دیکە مەدینەیەکی دیکە دروست دەکەینەوە لە ماڵی خۆمان لە دڵەکانمان دڵمانە بیتە مەدینستان چونکە ئەگەر بێت و سیرەی پێغەمبەرت تەطبیق کرد بەخوا هەم لە دنیا سەربەرزەبی هەم لە قیامەتیش خۆشبەخت خوای پەروەردیگارە مولایەکی موفق بکە داوا لە خوای پەروەردیگارەکەم لە ئاخیری وتارەکەم بەناوبەرز و صفاتە جوانەکانی بە ئیسمی عەزەمی داوای لێکەین بەوەی کە لە لای ئەوە پیرۆزە وڵین یا ڕەبی خوای و خاتری گەورەی خۆت خودایە وامان لێ بکەی بەکارمان بینی تەبدیلمان نەکە اللهم استعملنا ولا تستبدلنا يا رب العالمين يا ربي خوایە بە خزمەتکاری دینی خۆت قبوڵمان بکەی
یا ڕبی خوا شارەزامان بکەی لە دینی خۆت شارەزامان بکەی لە سیرەتی پێغەمبەری خۆت یا ڕبی خوا وامان لێ بکەی بە ڕێبواری کاروانی ئەو پێغەمبەری قبول ببین یا ڕبی خوا لە خاتری گەورەی خۆت سەبرمان بدەیتێ سەباتمان بدەیتێ ئارامیمان بدەیتێ یا ڕبی خوا وامان لێ بکەی کە گەڕاینە لای تو پێغەمبەری خوا حاشاییمان لێ نەکا قبولمان بکە خودای لە خاتری گەورەی خۆت لەکەم کوڕەکانمان ببورە وصلى الله على سيدنا ونبينا محمد الأمي وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا السلام عليكم ورحمة الله وبركاته يا رسول الله لضلخهم قر سؤالكم كتسونتك صحتي لتام يشخيتو لما ويزقواتي رفقا كجانم كم بقرباني وزبانم شاد وروشن كام والصلوات دان لقياني برون برلازام زامكم قرانا كبانجي فارمو قش خالشي قريان بريان هاتاوا اي بيغمبر برون برلازام زامكم قرانا هواي ذرداكام بيغمبر ويذر ذاك
هارەکە ئەڵێن پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە صلوات دەبنێرن هەر سات لە بال و ئەسحاب لە جەماڵی نەبی صلوات دەبنێرن هەر سات لە بال و ئەسحاب لە جەماڵی یەک بۆ خەلیفەی بەرهەقی بوبەکری سەدیق ئەو یارە ڕیش سپیە و وەلی و زانای بە تەحقیق ئەو گیان فیدای ماڵ و سەرەی سەرداری تەصدیق ئەو ڕێی تەریق و غەمخۆر و هەمڕازی سەدیق ئەی یار تۆ ڕەفیقی نێوغار کە سپەر بووی بۆ ژار لەبەر عشقی نەبی ئەی یار تۆ ڕەفیقی نێوغار کە سپەر بووی بۆ ژار لەبەر عشقی ئەی عومەری فاروقی نەبی تۆ فاروقی حەق و بەتاڵی شێری بێندێشە و شکەلەندە و هەر بت و کوفر و غەلالی لایەقی ڕوتبەی بەعدی نەبی بووی بەرزی نەبی پڕکەماڵی ئەی بە فیدای سام و بە فیدای عەزەوت عومەری بێمیثالی ئەی شاه کە تو خوێنت ڕژا بە خەلەنگی ئەعدا لەبەر عشقی نەبی ئەی شاه کە تو خوێنت ڕژا بە خەلەنگی ئەعدا لەبەر عشقی نەبی صلوات دەبنێرن هەر سات لە بال و ئەسحاب لە جەماڵی نەبی صلوات دەبنێرن هەر سات لە بال و ئەسحاب لە جەماڵی نەبی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم